تەنانەت نوسخەی ئارشیڤیشمان نەماوە. قەرزارتان کردم بە خۆشەویستی، زۆر مەمنونم، زۆر سوپاس. کتێبەکانی شاعیر لەتیف هەڵمەت بە شێوەی خواستی لەسرە کە من بازاڕی سلێمانی گەڕام بە دوای کتێبێکیدا هیچ کتێبێکم دەست نەکەوت لەبەر ئەوەی سەرجەم کتێبەکانی فرۆشراوە و هاوڵاتیان بە تامەزرۆ بە دوای کتێبەکانیدا دەگەڕێن. من هاتوومەتە ناوەندی کللتوری غەزەلنووس کە خۆیان ئەم کتێبیان لە ساڵەکانی ڕابردوودا چاپ کردووە وەک باسی دەکەن کە ئەو نوسخەیە کە بۆ ئەرشیفیش بووە ئەو نوسخەیەش فرۆشراوە تەنانەت و هیچ کتێبێکی لێ نەبوو کێسەم بەدەستمەوە بیگرم. منەچمە لای کاک حەمەد ساڵح خاوەنی ناوەندی کللتوری غەزەلنووس ئەگەر فەرموویتە ئێرە خواست لەسەر کتێبەکانی لەتیف هەڵمەت تا چەندێکە هەتا ئێستا پێشوازیەکی گەرمی لێکرێ و ئێمە هەر لەو کاتێکە کۆی دیوانەکەیمان بۆ چاپ کرد ئیتی پێشوازیەکی زۆر گەرمی لێکرا و بەردەوامیش لیانە پرسی و بێگومان بۆ لە ڕۆژهەڵاتی شەر ژمارەیەکی زۆری لێ فرۆشراوە کە براوە بۆ ئەوێ و هەر لێرەش بەردەوام ڕۆژانە لێ پرسن و ئێستا تەنانەت نوسخەی ئارشیڤیشمان نەماوە. ئەمە وەکو تەکلیفە بووە ئێمە لە ئارشیفە هەر چەندانەیەکمان بمایە بەڵام لەبەرەوەی کە بۆ باس بیسیوانە یا کەسانێک لەسەری ینی ئەهرازیان کردین زۆریان کردووەکە ڕوومان نهاتووە تەکلیفیان بشکێنین و یاومانەتێ تەنانەت یەک نوسخەیشیمان نەماوە. ئەو خواستە زۆرە چیە لەسەر کتێبەکانی هەیە؟ ئەو خواستە زۆرە لەسەر بەتایبەتی شاعیری گەورە لەتیف هەڵمەت ئەو خۆی پەیوەندی بەهێزی لەگەڵ ئەو توێژی گەنجانە هەیە بە ڕابردووش و ئێستاش و لە هەمان کاتە کە بۆتە شاعیرێکی وا گەورە بۆتە ئەوەی کە تێکەڵ بە کللتورمان بووە و خواستەکەش لە هەموو شوێنێکە باسی ئەەکەن و شعرەکانیشی هەڵچوونێک مەقاومەیەکی تایە کە هەمیشە جۆش و هێز و زایە بە گەنجان و لەگەڵ ئەوەشا ئێمە لێرە چەندین کۆڕوان بۆ گرتووە کە پێشوازی گەرمی لێکرا لە نێوان لاوان و گەنجانە و تەنانەت ئەوانەی لە تەمەنی ئێوەمانانیشە هەمیشە ڕێزێکی تایبەتی هەبوو لە نێو خەڵکی کوردستانە و ئەم ڕێزەش بەجیا و شعرەکانیشی ئەو ئاسایی هەیە کە هەمیشە بەردەوام ئەبێ کتێبخانەی کوردی بەرهەمی ئەم شاعیرانی بەردەوام تیا هەبێت و ئێستا کاتی ئەوەیە بە شێوەیەکی پێویست کتێبەکەی چاپ بکرێتەوە. زۆر سپاس بۆ کاک حەمەد ساڵح خاوەنی ناوەندی کللتوری غەزەلنووس بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە لەسەر بابەتی دیوانە شێعرەکانی شاعیر لەتیف هەڵمەتە کە هیچ نوسخەیەکی لە بازاڕی سلێمانیدا نەماوە. ئێمە لە 2011دا لە ڕۆژی خەدەغەی هاتوچۆ بۆ سەرژمێری گشتی عێراق سەردانی ماڵی لەتیف هەڵمەتمان کرد لە گەڕەکی چوارباغ لەوێ لە ماوەیەکی زۆر کەمدا توانی شعرێکمان بۆ دروست بکات و لە بارەی کوردستانەوە پێشکەشمانی بکات. ئەمە وای کرد کە دەنگانوێکی زۆری هەبێت لایەن هاوڵاتیانەوە کە باسییان لە ئەو یادەوەریانە دەکرد لەگەڵ شعرەکانی شاعیر لەتیف هەڵمەتدا کە زۆرێک لە منداڵیەوە هەتاکو تەمەنێکی گەورە یادەوەریان لەگەڵ شعرەکانیدا هەیە و وەکو بابەتێکی نۆستالۆژیا سەیریان دەکرد. مامۆسا هیچ شعرێکە ئامادەیە؟ هیچ شێ لە خەیاڵایەکە بۆ کەرکووکەوت بێکە بۆ کوردستانێ نووسی بێ بەم نزیکانە؟ کەرکووک هی کورد و هی پێشمەرگەیە، سووری خوێناوی مامەڕیشەیە، قەڵای کەرکووک و گوڵ و نەمامی سوورە بە خوێنی ئازاد هەورامی. ئەمە ئێستا وتم هەر ئێستا بۆم هات.